هزار نمانی ڕاگەیان بە بەشداری بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی سەرجەم فەرمانگە پەیوەندیدارەکانی سنووری ناحیەکەمان و لێرە ڕێز و سوپاس ئاراستەی هەموو ژینگە دۆستوی نەمانگە و کەسایەتی ڕێکخراواناکەن کە هاوکارمان پاڵشماونەوە سوپاس و پێزانی ئاراستەی بەڕێز بەڕێوەبەرایەتی دارستان و بەڕێوەبەرایەتی گشتی دارستان و پاوان سلێمانیەکەن کە بەشێکی زۆر ئەمامەکانی ڕێگەی بەڕێزانەوە داگیری کرابوو. هەڵمەتەکەمان بۆ دەستپێکی بوو لە ڕۆژانی داهاتووە بەردەوام خۆی دیارە لە دوای مانگونیوێک جەنجاڵی سیاسی و بانگەشەی بێنەوبەردە لە هەرێمی کوردستان و عێراق دیارە لەم کاتە هیچ چالاکیەکی سیاسی و ئابووری و شتێک لە کوردستان نیە، بەڵام خۆشبەختانە ئێمە بەڕێوەبەری نەحەیەکمانەیە بە ناوی کاکێمن باهجەت لە هەر کە هاتووە سەنگەری بەرامبەر ئەو کەسانە گرتووە کە دژی ژینگەن کە دژی داربڕینەوەن، بۆیە ئەم پیاوە دەستی پێ کردووە لێرە و لەوێ لە هەوڵا بووە بۆی نمان پیاکە بۆ جادەکان بۆ ئەو مەرعانە بۆ ئەو شوێنانەی کە پێویستە ئاژەڵ ئیسراحەتی لە ژێرا بکات، ئینسان لە ژێرا ئیسراحەت بکات، بۆیە بەردەوام داوای لەم و لەو کردووە هاوکاری بن بۆ ئەوەی وڵاتەکەمان سەوزتر بێ، وڵاتەکەمان جوانتر بێ، بۆیە بەردەوام ساڵانە دووسێ جار هەڵمەتی نەمامچاندن هەبووە لە جادەی گۆبتەپا بۆ پردی گۆبتەپە، جادەی عەسکەر، جادەی شێخ پاڵەوان، جادەی ئاغجلەر بەرەو گوندی مۆتلیجە. ئێمە ساڵانە ئۆڤەرێکمان هەیە وەکو بە بەلاش بۆ هاوکاریکردنی ئەو شوێنانەی کە پێویستیان بە چاندنی نمامە، جا وەکو مەکتەب، وەکو خەستەخانە، وەکو مزگەوت بە تایبەت، وەکو ئەو شوێنانەی کە مەزاری شەیدانیان هەیە، مەزاری شەیدانی شیما باران و ئەنفال و کە لە شوێنەکە جینۆساید کراون، بۆیە هەموو کاتێ هاوکار بووینەوە هەماهەنگ بووین و ئێستاش و داهاتوش هەر هەمانگ و هاوکارین. والله ئەمە تقریبا ڕەنگە 17 ساڵ ببێ من لێرە خەریکی دالێدانم، تقریبا چار غابەتمان کردووە. ئەم زادێش تقریبا 6 کیلۆمەتر ئەمبەر و ئەوبەر لێمان داوە بەدار و بەتەمەن ئینشەڵڵا 2000 داری کەش بەیزنی خوای گەورەی لێ بدەین. هاوکارن زۆر ئاسایش دەوێ، هەمویان گشتیان هاوکار من، شتی کار ئاسانیم بۆکەن، شتەکانم بۆ ئاسانەکەن زۆر پیا ڕاست بڕە. وەڵا خەڵکی زۆر خەڵکی دڵی پێی خۆشە، جارە لەم ناوەیە دارێک نەبوو لەم ناوەیە نەوەڵا خەڵکی پێی خۆشە، هەتا ئەمەرم ئینشەڵڵا بەردەوام بم بە پشتیوانی خوا. ئەمڕۆ لە ناحیە ئاغجەلەر بەشدار بووین لە هەڵمەتی ڕواندنی یاخود چاندنی 3000 نەمام لە سنووری ناحیەکە کە ماوەی خۆشحاڵیە، ماوەی چەند ساڵێکە ئەم هەڵمەتانە لە سنووری ناحیە ئاغجەلەر و دەوروبەری بەڕێوە چێ. هەمومان نزانین بەداخەوە لە دوای مەسلەی گۆڕانی کەشوهەوە و کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی لەم سنوورە و دیاردەی بە بیابان بوون و کەمی بارانبارین، پێویستەکە کە مەسلەی هەڵمەتی نەمام ڕواندن یاخود گرنگیدان بە ژینگە کاری جدی لەسەر بکرێ کە ماوەی خۆشحاڵیە ماوەی چەند ساڵێکە بەڕێوەبەرایەتی ناحیە ئاغجەلەر بە هەمانگی ئێمە وەکو ڕێکخراوەکان و بە هەمانگی بەڕێوەبەرایەتی پاوان و دارستانی وەزارەتی کشت و کاڵ بە تایبەتی سلێمانی ئەم کاراناکە. گرنگی ئەم کارانە چی ئەوەیە کە ئێمە ئەگەر بۆ نمونە لە ئێستاوە خەم لەوە بخۆین کە هەمومان نەزانین گۆڕانی کەشوهەوا ڕووی داوە لە سنوورەکەیە، ئەگەر ساڵانە چەند هەڵمەتێکی لەم جۆرە بدرێ یاخود ئەنجام بدرێ ئەوە گومانیتیانێ لە داهاتووە ڕێژەی سەوزایی سنوورەکە بەرزە بێتەوە و داواکاریشی لە هاوڵاتیان کە ئەم کارانە بەکاری خۆیان بزانن و من دەمەوێت لێرە شەو سوپاسی ژینگە پارێزەکان بکەین ئەو بەڕێزانەی کە لە وەرزی هاوینە هەم خزمەتێکن و هەم ئیدامە و ئاودانی دارەکانەکەن.